دوای بڕیاری بایکۆتی خولی شەشەمی پەرلەمانی دیزاین کرا و لەلایەن کۆمەڵی دادگەریەوە لە نێوخۆ و دەرەوەی کۆمەڵ پێشوازێکی ئەرێنی لە بڕیارەکە کرا و بە دروست و بیوێرانە وەسف کرا. ئەندامانی کۆمەڵی دادگەری دڵخۆشن بە بڕیارەکە و پێیان وایە ئەو بڕیارە لە حیزبێک دەوەشێتەوە کە هەمیشە لە بەرەی خەڵکی دابێت. بڕیارێکی زۆر جوان بوو، زۆر سەرکەوتوانە بوو، لە جێی خۆیان بوو. ئێمە زۆر دڵخۆشین بەو بڕیارە، بەڕاستی لە کات و ساتی خۆیدا ئەو بڕیارە دراوە. بۆیە ئێمە دەستخۆشیان لێکەین بە دڵنیاییەوە لە مەسلحەتی خەڵکە، چونکە کۆمەڵی دادگەری شتێک ناکا کە لە زەرمەندی خەڵکا بێ، لە پێچەوانەی بڕیارەکانی خەڵک بێ. بۆیە کۆمەڵی دادگەری بڕیارەکانی و بۆچوونەکانی هەمیشە لە مەسلحەتی خەڵک و لە بەرژەوەندی خەڵکدایە. دیارە کۆمەڵی دادگەری لە هەموو کات و ساتی خۆیدا بڕیاری گونجاوی داوە. ئەو بڕیارانەی کە لە ڕابردوو شادراون زۆر بڕیار هەن کە جێی شانازی بوونە بۆ ئێمەش و بۆ هەموو ئەندامان و جەماوەری کوردستانیش. ئەم بڕیارش کە بڕیاری نەچوونە پەرلەمانە، بەڕاستی بڕیارێکە کە ڕەنگە ئێمە پێش ئەوان تەسەورمان نەکردبێ کە ئەم بڕیارێکی ئەوەندە گونجاوە. بڕیارێکش لەوە سەرچاواگرێت کە پەرلەمانتارێک بە تەزویر چوو بێتە ئەوێ، حتمما وەکو وایە بە غەش ئیشێک کارێک کەسابەتێکی کرد بێ. تاکە کاندیدی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەریش دەڵێ پابەندین بە بڕیاری حیزب و نەچوونە پەرلەمان و پێمان وایە ئەو پەرلەمانە شەریعەتی لە خەڵکەوە وەرنەگرتووە. دیارە ئەم ئەنجامەکانمان بەو شێوازە بینی بە داخ و ئەسەفێکی زۆرەوە کە ئەو وعد و بەڵێنانی کە ئێمە هەڵمانچنی بوو لەسەر برادرانی کۆمیسیۆن ئەوانش ئەو دڵنیاندا و ئەنجامەکەمان بینی بەڕاستی بەو شێوازە ئەنجامەکان دەرنەچوو. دەنگەکانی ئێمە لە قاڵب درا، دەنگەکانی ئێمە دزرا. ئەنجامەکە ئێستا بە حەقیقەت بەو شێوازە ئەکەوێتەوە کە خەڵکانێک گەچنە ئەو شوێنە کە متمانی تاوی خەڵکیان بەدەستنێناوە. دوجار حکوومەتێک دروستە بێ، ئەم حکوومەتە شەرعێتی لە خەڵکە وەرنەگرتووە. ئەمانە نوێنەرایەتی خەڵک ناکەن، نوێنەرایەتی تەنها یەک فلاش میمۆریەکەکەن. لەبەرەوە ئێمە لێرەوە دووپاتی ئەەکەینەوە، ئێمە بە هەمان گوڕوتین بەردەوامە بین، شێوازێکی تر لە خەبات و لە سیاست ئەگرینە بەر. مەش بەڕاستی وەفادارێکە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان کە ئێمە خیانەت لە دەنگەکانیان ناکەین. ئێمە چۆن لە ڕابردووە لەگەڵیان نابووین، لە ئایندەشە لەگەڵیان نابین. بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵ کە هاوکات ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتیشە باز دەوە دەکات بڕیارەکە پێشتر خوێندنەوەی بۆ کرابوو دەنگی زۆرینەی هێنا و لە سۆنگەی شەریعەت نەدان بە دەنگی دزراوی هاوڵاتیان دراوە. سەبارەت بەو بڕیارەی کۆمەڵی دادگەری کە ناچێتە پەرلەمانی کوردستانەوە، ئەو بڕیارە دیراسە کرا و بڕیارە مەدروست بوو لە ئەنجومەنی سەرکردایەتی باش تاوتوێ کرا، هەموو ڕەهەندەکانی لێک درایەوە. دوجار بە زۆری نەدەنگ بڕیار درا کە ئێمە ناچینە پەرلەمانێکەوە کە ئەو پەرلەمانە شەرعێتی لە خەڵکە وەرنەگیرەوە. بۆیە کۆمەڵی دادگەری بڕیارێکی دروستی داوە و بڕیارێکی داوە کە بڕیارەکە پڕ بە پێستی خۆیەتی و ئێمە خوا پشتیوان بێ وەکو ئەندامانی ئەو جەمعە وەکو کاندیدەکان هەموو لایەک پێوی پابندن و بێ دەکەم ئینشاڵڵا ئەمەی کۆمەڵی دادگەری ئاگدارکردنەوەیەک بێ، زەنگێک بێ، هۆشیارێکی دابێتە دەسڵات کە جارێکی تر نەتوانن تەزویری وا بۆ شێوەیە بکەن. دوای بڵاوکردنەوەی ئەنجامی بەرایی هەڵبژاردن و بوونی ساختەکاری بە بەرنامە لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری ئەنجامەکانی ڕەت کردەوە بڕیاری بایکۆتی ئەو خولەی پەرلەمانیدا. ڕەبیر محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.